کۆکردنەوەی هاوکاریەکانە و وەکو بەڕێستان دیتان بەڕاستی هەڵمەتێکی زۆر گەورە بۆ کۆکردنەوەی ئەو هاوکاریانە ئەنجامدرا بەشداری خەڵکی هەولێری خۆشەویست یەکجار بە گروتینێکی زۆرەوە بوو بە هاوسۆزی و هاوخەمیەکی زۆرەوە بوو بۆ هاوڵاتیان و خوشک و برایانمان لە هەردوو وڵاتی تورکیا و سووریا و ئەوڕۆ کۆتا ڕۆژە ئیشاڵە بۆ ئێوارە بۆ ڕای گشتی ڕادەگەیەنین کە پڕی چەند کۆمەک و هاوکاری کۆکرایەوە و تاوەکو ئێستا زیاتر لە 84 ترێلە لەو هاوکاریانە ڕەوانە کراوە.